بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، زانای پێبەرز ابن القیم ڕەزا و ڕەحمەتی خۆی لێبێ لە کتێبی ئەداء والدەواء بۆ ئاسایشی ڕۆحمان هاوارمان لێ ئەکا کە تووشی عیشق نەبن، چونکە عیشق ئەزراری زۆر زۆرە، و ئەگەر خوا جەل جەلالوه لنصرف عنه السوء بە گەورەی خۆی خراپەی مەسائلی عشق بەسەر ئینسانەوە لا نەبا، زۆر زەحمەتە ئینسان نەجاتی ببێ لە دا و نەخۆشی و دەردی عشق. عشق کۆمەڵە زەرری زۆر گەورەی هەیە. ئینسان ئەگەر لە زەرەکان تێبە فکرێ کەمێک ئاسوودەی ڕووی تێ ئەکا و کەمێک شیفای بۆ دێ لە دائی عشق. أفرمي أضرار العشق، زركان عشق تشين. ومن المعلوم أنه ليس في عشق الصور مصلحة دينية ولا دنيوية. معلومة لا يهمك سيك عاقل عشقي وينكاني أمنا لأن عشق الصور أفرمي مصلحتك ديني مصلحتك دنيوي شيء يعني. مصلحة دينك دی قد ئەدەی بە هیچ شێوازێک ئینسانەکە ئەو دڵە سافەی نابێت کە لەگەڵ خۆی خۆیان پەیوەندیکە تەشویش بۆ دڵەکەی دروستەکە. دنیاویەکەش ئەنواع جۆری بەڵە و مصیبەت ڕووی تێەکە. ئەفەرمێ مەفسەدەتی دینیەکە و دنیاویەکە أضعاف أضعاف ما يقدر فيه من المصلحة. احتمال إنسان بلا جوري مصلحتك بچونكي تيا دوو کەس احتمال بگەن بە یەک کە حاڵەتەکە زۆر کەمە. یعنی ئێمە ئەگەر هەر بە داتا وەریگرین ئەو کەسانی کە ئەبنە عاشقی یەکتر چەندێکیان بۆ یەکتر ئەبن. یعنی ئەگەر دیقەتان دابێ ڕەمزی عشق بریتێ لە چی؟ دڵێک کە تیرێکی لێ درابێ. یعنی سەرەتاکەی بریتێ لە چی؟ لە ئێش و ئازار. بۆیە زۆرینەی کات مەسائلی عشق سەرکەوتوو نابێ، و ئەگەر قەدەرەندانێکیش سەرکەوتوو بێ ئەفەرمێ ئەنواع جۆری مصیبەت لە پەنایە هەیە. أحدها الاشتغال بحب المخلوق. يكيك لزرر كان بريتي لوي كإنسان مشغول أبي بحب مخلوقات خوا وباسي أو أكا أقايل رب العالمين نامن. إما أو حب خوشويسيك لناخمنا هيا أقر بيدين بخدا جل جلاله زورك لمخلوقات كان يخوا هرهم ودستبر أبي أبو إما. بەڵام ئەگەر نەیدێن بە خودا جل جلاله زۆر کاری گەورە لەدەست ئەدەین، چونکە ئێمە دڵەکان جێگەی دوو مەحبوبی پێکەوە لە یەک ئاستاتیا جێگە نابێتەوە. بێ مەخلوقاتێکە خۆش بێت لەگەڵ خالقا پێکەوە یەک ناگرن. بۆیە ئەفەرمێ زۆر کات لە ذیکری خوا لە مەحەبەتی خوا ئینسان دوور ئەکەوێتەوە بەهۆی عشقەوە کە چ ئافرەتێ بۆ پیاوێت چ پیاوێ بۆ ئافرەتێ. ويكون السلطان والغلبة له زوريني كات سلطان وغلبة بو أو محبة خوشويسي السادية كهيتي بو مخلوق إلى مخلوقات إخوة. أما الزرية كما كوابو ضل توشي تشويش أبي مشغول أبي كاتك وإنسان عاشق أبي. دوهم عذاب قلبه له، إنسان توشي نخوشي ضل أبي ضلي آزار أتجيب مسألة عشق.
فإن من أحب شيئا غير الله عذب به ولا بد. أما ياسايك هر كسك شتيكي غير خوا خوش ويست برو درجة ألوهية وأنا رشد عبداتي أو شتبك إلا بخدي أو شتخوا عقوبة يدا. يعني تصورك سيدنا إبراهيم عليه السلام إسماعيل زور خوشه خواب إسماعيل عذابي أدا أبي إسماعيل سر برا عذابي بو أدا. يعقوب عليه السلام يوسف زور خوشه خواب يوسف عقوبة أدا لي دور خاطر لما سلي عشقي صورة لما سلي عشقي صورة كاتك عاشق بوي بشتك ضلت شتيكي قد بخودي أو شتخواي قور عقوبة أدا. أفرم لابد أما أو هايا شاعري وتويتي فما في الأرض أشقى من محبي لسر زويا هيج كزني الشقي تربي وبيكالك تربي لو كسيك محبة وعاشقة وإن وجد الهوى حلو المذاقي با هوا وأرزو كشي كمك تيجي دابيته بلام همو كاتك توبة قريانا وإيبيني كاتك بخوشويستكي أقري أترسل لي جابته كاتك إشكا جابنو هر أقري بهردو سرا هر غم وخفت بي أقا هرنا راحت بي ناقا هرنا راحت. أفرمي عشق أقرتي صاحبة كشي كمك تيج ورقري بلام عذابك زور بشدت لبران بريا ورقري كوابو الشيخ لقل أوي ضل تشويش داركات وغافلك الأخوة هر عشقي عذابك ضلت أدا عذابك قرص زور كاد أبي مثلا أبيني جنجك أفرتك يخش أخوة عقوبة أدا بو أفرت يعني تصور أكي جاري وهي أمدو كسبيكيش أكن لمالك إنجا مشاكل أنواع وأشكال دروسة دي أنجار كسيك يشي خوي قرفتي خوي كباسكن يجو أقرم سيركم أمدو كسا لخوشويستي زوريان بو يكتري عقوبة يكتر دن يعني بو بينوتانا دائما جنو ميرد شد لي يكتر قبولنا كان لخلقي قبولا كان يعني جاري وهي جنو ميرد شر يعني بي بياوك قصي معقولك جنك جوي لي ناقر كشي كسيكي خارجية همان أقصي بياوك قبوليك بي تواو على تواو هو كاركيت شيء أمدو كسك يكتريان زور خوشة وهاي لها تو هيج شتيق ليكتري قبولناك أدنى بشكترين غلط قبولناك بويا أبيني جاري وهاي بياو أدنى غلط لخزانك ببيني زور بلايو أستم وقرصة بو چونك زوري خوشة وآفرتش بهمان شواس يعني جاري وهاي شتاني كي زور بسيط لماله وأبيت شر كي زور قرص وكاركي سيه وكاركي أو مسألة محبة خوشة وسيك لوني واناها من جاري وهي دوك زين شر وقشوت الطلاق لسر تشاتشا شاي اللينة شاي الليمنة لتقوى تشابعي أويا والله منه هو كاركيشي هو كاركي أويا أوان دي يكتريان خوش أم برواي وهانيك أقر بليت شاي بينه أو تأخيرك أويش برواي وهانيك ميردك لسر شاي اللي توربي بويا زور طبيعي سيركي شاي قبيت قرفتي مالي زور شتيتر جاري وها كان تصوره كان لكوا بيلاو دابكن لسر وبت شركي جور لمالك بيلاو كان ليرة دان النخيل ليرة داين فرش شلون الراخي ما مسره ابو سره الشر هو كاركيش يعني هو كاركي ويك امدو كسا لاسك محبتي زور قويا ونهمي شو كساني كان شرك ان قال يكترا لبشتي شركان او خوش يسبهزا اخوان موكا نازم شلون معاملي لقلبك بويك لعقوبه كان عشق وتاتي لحرامه بريتي لو ازاريك ضل ايتج او نارحتيك ضل ايبين چونك بهيش يوازي ادنى شي يكتري قبولناك يكسر لبرامبر يكتر هل اتشن عجز من ليكتر وهندجر كبيكتر ناقن ابت ازاريك زور زحمه لضلي هردولانا سهم سبحان الله ضل خوي جورل قفزي سنگي انسان خويا دروسي كردو بوي خوي خاوني به خوي بريار دري خوي به لما سلي عشق انسان خوي بريار دري خوي ني برانبركي برياري بو ادا ان قلبه اسير قبضه غيره يسومه الهواء
ئەفەرمێت دڵەکەی ئەسیری دەسی کەسێکی ترە کەسەکەی تر ئەم ئەجوڵێن جاری وە هەیە مەسەن سێرەکەی دایکێک سێرەکە بەهۆی خێزانەکە و کوڕەکەی خۆی لەدەست ئەدا بۆ چونکە دڵی کوڕەکە لای خۆی نییە لای بەرامبەرەکەی ئەو ئەیجوڵێن یەکێک لە بابەتەکانی خەتەری عیشق ئەوەیە کە یەکێک لە بابەتەکانی خەتەری عیشق یعنی بریتێ لەوەی کە ئەم دڵی تر دڵی خۆت نەما کەسێک تر خاوەنێتی کە کەسێک تر خاوەنی بوو هەر شتێک خوای گەورە بە خۆتی دا دیارە تۆ شایستەی ئەم شتەی مەی دەرەدەست کەسێکی تر زۆر کات ئەبینم پیاوێک مەسەن تەلاقە خۆ لە خێزانی ئەڵێ نەچی بۆ ئەو شوێنە یا ئەو ئیشە نەکەی یا سەلام لە فڵان کەس نەکەی هەموو جارێ ئەڵێ مەڵام زۆر سێرە بەلامەوە ئەم پیاوە ئاستی خۆی دا ئەوەزێنێ چۆن دا ئەوەزێنێ خوا بە گەورەی خۆی تەلاقی پێداوە ئەم تەلاقەکەی بە بەلاش داوە بە خێزانی ئەو کاتە تەلاقی ئەخایە نایخە مەیلی خۆیەتی قسە بکە ئەکەیە قسە نەکە ناکە بڕوا ئەکەیە نەڕوا ناکەیە مەسەلەی دڵیش ئینسان هەتا لە لای خۆی بێ خۆی خاوەنێتی بەڵام کە عشقی لەگەڵ کەسێکا بۆ دروست بوو زەڕێک لە زەڕەکان و خراپەیە لە خراپەکانی ئەوەیە کە ئیتر خۆی خاوەنی دڵەکەی نییە بەڵام لەبەر ئەوەی وەکو سەرخۆش وایە ئاگەی لەمە نییە کە دڵەکەی بەدەستی خەڵکە ئەی تەسەوور ئەکەن بە دەموچاو تێکچوونێک کە بەرامبەرەکەی دەموچاوی تێکەدا بەرامبەری ئەم وەزعی لێرەوە تێکەچی ئەوە کارەکەی ئەوەیە کە دڵەکە لای خۆی نییە بەڵام نازانێت کە دڵەکە لای خۆی نییە هەندێک فەرمویانە بزەبت دڵەکەی وەکو چۆلەکەیەکی پێیت بەدەستی مناڵەوە ئەیتر مناڵەکان چۆن یاری پێەکەن لەوە ئەچێت ئەم چۆلەکەی بە ئاسانی مناڵەکان بێن بیبن تەڕیکەن وشکیکەنەوە بیهێنن بەبیرمە مناڵ بووین دوو کۆتری بچووکمان گرتە بوو ئەمانویست خزمەتیان کەین سێ چوار مناڵ بووین گیرمان خۆر بە دەستیان کاکە ئاویان نەئەخوارد ئەو هەرچیمانە کرد ئەومانە کە بە سەریانە ئەومانە کە بە قوڕیانە فایدەی نەبوو لە ئەخیرا ئێمە ڕۆشتین تا هاتینەوە سێرەکەین ئێمە ئەوەندە خەریک بوون ئاویان بدەینەوە پەرداخمانە هێناوە آخر فەقیر لە پەرداخە چۆناوە هەتا هاتینەوە مۆسە محەممەدی برام ئەو کاتە مناڵ بوو هەردووکیانی خستۆ ناو پەرداخەکەەوە کەپسی کردبوو کە هاتی ئەم سێ هەردووکیانی تەواو کردەوە سوێتی ئاویان بات ئەی کاکە بالضبط ئەو کەسێک کە تووشە عشق بێ ئەبەم شێوازە دڵەکەی لای خۆینە کەسێکی تر یاری پێەکە احتیمالە ئەویش لە خۆشەویستی خۆیان نەزانێت چۆن مامەڵی لەگەڵاکات دڵەکەی بکوژێت چوارەم هەرچی مەساڵحی دینی و دنیاوی ئینسان هەیە ئەم ئینسانە مەشغوڵ ئەبێ ئاگای لە خۆی نامێن ئاگای لێ نامێنە یعنی تۆ تەسەورکەن ئینسان جاری وا هەیە عاشق ئەبێ بەم فەیسبووکەکەی یا بە یوتیوبەکەی یا بە هەر شتێک لەم بابەتانە ئینستاگرامەکەی هەر شتێک مەشغوڵ ئەبێ مەشغوڵ ئاگای لە خۆی نییە نە ڕۆژی هەیە نە شەوی هەیە نە کاتی ئیسراحەتی هەیە هیچ هەموو کاتەکانی لە خزمەت ئەوە سەرفە خۆ کەسی عاشق تەسەور ئەکەن کە ئەچێتە سەر دوکانەکەی ئێوەشت بفرۆشێ لە دوکانەکان نییە بە جسم لێرەیە بەڵام بەڕۆح هیچ بە دڵ ئاگای لە خۆی کە ئەچێتە ناو مەسەلەن دائیرەکەیەوە کار و کەسابەتەکە هەر شوێنێکە ئەم کەسێکی بێ ئاگا بۆیە زەرر لە مەساڵحی دنیاوی خۆی ئەدا ئەیکە ئەچێتە ناو نوێژەوە لە ناو دینە عینەن ئاگای لە خۆی نییە مەساڵحی دینی و دنیاوی ئەو کەسەکەوێتە خەتەرەوە دەی هیچ شتێکیش نییە بەلای ئەم کەسەوە کە هیچ شتێک نییە بە ئەندازی عاشق بوون مەساڵحی دینی و دنیاوی ئینسان فەوتێن هەموویە فەوتێن والله ئینسان مەساڵحی دینی دەستگیر نابێ هەتاوەکو دڵی کۆ نەکات ئێمە بۆچی چێژ لە ڕۆژوو وەرناگرین چێژ لە سەدەقە و خێر و خێرات وەرناگرین چێژ لە نوێژ و تاعەت وەرناگرین یعنی حتا قسەکردنمان بۆ خەڵک چێژی لێ وەرناگرین گوێگرتن لە وتارێکی ئاینی چێژی لێ وەرناگرین هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی شپرزی دڵمانە شپرزی دڵ ئەگەر دڵ جەم بوو ئەگەر دڵ تون خۆی گرتە بوو ئەو کاتە تەبیعی ئەم دڵە سەیطرەیەکی گەورە پێیە ئەکە وها ئەکات کە دائیمە ئاگای لە خوای نوێژەکەی ئەکە ئەم لەولا ناکات دڵی
ئیمامی غەزالی قسەیەکی جوانی هەیە، ئەڵێ زۆر کەس هەیە لەناو نوێژەکە لەناو بازاڕەیە، نوێژەکە لێرە الله ئەکبەر فعلا لەناو نوێژەیە بەس دڵی لەناو بازاڕەیە. ئەڵێ کەسی واش هەیە لەناو بازاڕەیە و دڵی لەناو مزگەوتایە، ئەها رجل قلبه معلق بالمساجد، ئەو پیاوە لە هەر شوێنە بێ دڵی هەر لە مزگەوتە، چونکە دائیمە خەمی ئەوەیەتی نوێژەکەم تاعەتەکەم ناو مزگەوتەکەم بیری فکری لەوێ مەشغوڵی ئەوەیە، بەس ئەمیتر لەناو نوێژەکە بیری بازاڕەکەم کاسبەکەم کەسابەتەکەم. هیچ شتێک بە ئەندازە عشقی سووەر خەتەر نییە. لەو کاتێ ئەتەوێت تاعەتی خوا جەل جەلاله جێبەجێەکەی، ئەو کاتە وێناکان هەموو یەتەوە زەینت، ئەو مشەوەشیە لە مێشکی توێ دروست ئەکات، دڵت ساغ نییە، تووشی ئەنواع جۆری ناڕەحەتیت ئەکات. بۆیە مەساڵحی دنیاش بە هەمان شێواز والله جاری وا هەیە ئەچیت، چونکە ئینسانی موسڵمان بەتایبەتی کاری دنیای کارێکی زۆر جوان و ڕۆشنە. بێنە پێش چاوی خۆتان وەسا دیوارێ بێنە پێش چاوی خۆتان، لەبەرەوەی ئیشەکە و مهنەکەی خۆی خۆشە، چەند جوان ئیشەکە جێبەجێەکە، بەیانی زوو لەسەر کارەکەی خۆی وەستاوە، بلۆکی لەگە بلۆکێکترا چیمەنتۆ لە بینیان بە ئەندازی یەک لەسەرەوە بۆ خوارەوەیەک ئەندازی، وەسایەکتریش گوێی لێ نییە لە ئیشەکەی خۆی. جاری وا هەیە بینی دوو بلۆک سێرەکەی 5 سانتیم چیمەنتۆی تایە، دانێکتریش 9 سانتیمی تایە، باشە ئەو نیشانەوەی ئیشەکەی خۆی خۆش نایە، متقین نییە لە ئیشەکەیە، چونکە ئیتقان زۆر گەورەیە. یەکێک لەو شتانەی کە ئەبێتە سەبەبی دیوار تەقاندنی زۆر کە لە ماڵەکانی ئێمە زوو دیوارەکە هۆکاری ئەو چیمەنتۆ زۆرەیە کە دائەنرێ، چونکە بۆی ڕێک بە چیمەنتۆ هەموو شتەکانی ڕێگەکاتەوە. ئێمە زۆر گرنگە هەر یەکێکمان زۆر وریایانە لەم بابەتە مامەڵەکەین، واللهی مەساڵحی دینمان دنیامان نەفوتی، لەبری ئەوەی مێشک و جیهن و هەموو شتێکی لای کارەکەی خۆی بێنە کە ئەبێت دەستەبەریکا بۆ خۆی هەر هەمووی ئەفەوتێن. ئەفەرمی ئیمام ابن القەیم هەموو مەساڵحی دنیا تابع و شوێنکەوتەی مەساڵحی دینە، بەخوا ئەو کەسەی مەساڵحی دینی کەوتە خەتەر مەساڵحی دنیاشی کەوتە خەتەر. پێنجەم لە ئافاتەکان ئەفەرمێ ئافاتی دنیا و ئاخرەت زۆر بە سەریعی بەڵام موسیبەتی دنیاوی ئوخڕەوی و ئەو کەسانەیە کە عشاقی سۆڕ ئاگر چۆن پەلاماری دارێکی وشک بوو ئەدا و ئەیسوتێنێ بە هەمان شێواز ئەوە دنیا و ئاخرەتی ئەو کەسە ئەفەوتێن. هۆکارەکەی ئەمە چییە؟ دڵ هەر چەندێ نزیک ئەبێتەوە لە معشوقەکەی ئیتصالی بە قووەت ئەبێ لەگەڵیان لە خوا جەل جەلاله دوورەکەوێت. چەندێک لە معشوقەکەەوە نزیک بوو ئەوەنە لە خواوە دوور کەوتێتەوە، و چەندێک لە خواوە نزیک کەوتە ئەوەنە لە معشوقەکەی دوورەکەوێتەوە. ئەفەرمێ هیچ ئافەتێکیش نییە لە ئینسانە سبحان الله بە ئەندازی دووری لە خوا ئافەتێکی خەتەر بێ، ئەوەی کە هەمانە ئەو چێژانەی کە وەری ئەگرین هەمووی بەهۆی ئیتصالەوە بەخوا نزیکی لە خوا جەل جەلاله، کە دوور کەوتینەوە زۆر شتی گەورە لەدەست ئەدێ. شەشەم دانە لە ئەو بەڵام موسیبەتانەی بەهۆی عشقەوە ڕوو ئەکەنە ئینسان، ذهنی ئینسان و وەسواسی. هەندێک جار ئینسان مەیلۆشێتی لێت، بۆیە زۆرێک لەو چیرۆک و داستانانە ئەبیستین کە کەسە عاشقەکە وەکو شێتی لێ هاتوو ئاگای لە خۆی نەبوو. یعنی هەندێک جار دایکێکیە شکات حاڵی کوڕەکەی ئەکات، ئەڵێ ماوەسا نان ناخوا قسە ناکە، باشە لە مەجلیسە دوورە پەرێز ئەبێ، چکە وردە دەبێتە نەخۆشی نەفسی لەم کەسە، یان کچەکە بە هەمان شێواز هۆکارەکەی ئەم دایە عشقەیەکە تووشی ئەبێت. حوتەم دانە هەندێک جار حاسەکانی لەدەست ئەدا سبحان الله، یعنی کار لەوە دەرەچێت تووشی وەسواسی بیان هەندێک حاسی لەدەست ئەدا، چاوی نابینی گوێی نابیستی. یعنی تەسەوورکەن ئینسان ئەگەر مێشکی مەشغوڵ بوو، ئاوا جارێکیان لە کولی دەرسەوە تۆ تەڵەبەیەک ئاوا سەیریە کرد، منش ئاوام کرد،
ئاگەی لە من نەبوو هەر سەیرێک تۆزە پێکەنیم هیچ تەڵەبەکان هەموو سەیریان کرد هیچ ئاواژ وەساوست چاوی زەق سەیری وریەک بە حسابی خۆی بە دڵ لای بدە جا وەختی خۆی لە فەقیەتی ئەگەر کەسێک ئاوا مەسەن خەیاڵە شتێکی بکردە ئەم جسمن لەدەینا ڕوحان لەدەیها ئەنی بە جسم لای ئێمە بە ڕۆح لای ئافرەتێک ئاگەی لە خۆی نییە کەس نەیەوەرە خەیاڵی بڕوە ماشە چەند جارێک سوبحان الله ئەم تەڵەبەی تەڵەبەکان زۆر پێکەین بە پێکەین تەڵەبەکانە هۆشیاتەوە سێرێکی ئەم لەو لای کرد ئێجا زانی بۆ پێک ئەوش خۆی دەستی کرد بە پێکەین ئەرەکا کە تۆ لەکوێ بە قوربان بەخوا ماوەسا هەندێک کێشەم هەیە کێشەش چییە ئەم هەندێک حاسە لە دەست ئەدێ بینینەکە لە دەست ئەدێ بیستن لە دەست ئەدێ تەسەوور کە جاری وا هەیە میوانە دیێت تۆ لەبەرەوەی هەستت بە کامیلی لای فلیمێک تەقەی دەرگای ئەگەر لە میوانەکە نیت گوێش لە تەقەکە نەبووە دوای میوانەکە ئەڵێ تەقەم لێ داخی گوێم لێ نەبوو بۆ چونکە هەستی گوێەکە ڕۆشت بۆیە مەسایلی عیشق یەکێک لە دەردەکانی هەندێک لە حاسەکانی تۆ لە دەست ئەدەی حاسەی معنەوی حاسەی مادی لە دەستی ئەدەی ئەفەرمی هەندێک جار چاو گوێ زمان لە زمان ئەکەوێ کەسێک عەرەب و تویانە خۆشەویستیت بۆ شتێک کوێرت ئەکا کڕت ئەکا بەخوا جاری وایە چاوی دڵ کوێرەکە جاری وا هەیە گوێ باشە بیستنی نامێنێ و هەندێک جار وات لێیە ئیتر تۆ چاوت عیبی بەرامبەرەکە نابینێ هیچ عیبی نابی ئەمە جاری وا هەیە تەڵەبە دانیشم لەگەڵیانە کێشەیەکی لە بابەتی عیشقەوانە دانیشین ئەڵەم ڕۆڵە ئەو هەکە بۆم باسەکە ئەڵێ ژیانمان ئاوا بۆ لێوە دەستی پێکراوە من جوانی کوێ لێگرم وەڵام دەی ڕۆڵە تۆ ئەزانی هەر لەمەی کە بۆ منە باسکە تۆ ئەوەنە درۆی لەگەڵا کردی ناوەڵام ماسە کوڕێکی زۆر ڕازگوێ باشە تەسەووری وایە زۆر ڕازگوێ بۆ چونکە یعمی یوسم یعنی یوسم باشە گوێی کەڕەکە کاسی ئەکا چاوی نابێ هیچ تەوا حاسەکانی لە دەست ئەدا مادیەن و معنەویەن سبحان الله مسائلی نەبینینە عیبەکان لە مەسەلەی خۆشەویستیە زۆر سیر یعنی کەسێک جارێ مەسئولی حیزبێکی خۆشەیە یا حیزبێکی خۆشەیە تەواویتر چاوی بە هیچ شێوازێک خراپەوە حیزبە نابین ئەگەر زوڵم لە خۆشی کە هەر نایبین هەر لەوە حکمەتێکی تایە وەختی خۆی هەندێک کەسی حیزبی ئەبینی زوو ئەنو قیادەی حەکیم ئەنو ئەم قیادە حەکیمە هەموو شتێکی ئاگا لێ قەدەری خوا وا بوو کارێکی خۆیان کەوتووە حکومەت بۆیان جێبەجێ نەئەکرا مش هەر زوو ئەموو بەخوا احتیمال لە قیادەی حەکیم بڕیاریاوێکە جێبەجێ نەکە ئەوان سوور ئەیانزانێ میشان کەسی سبحان الله حل لە پێش چاویان نەئەکەوت هەر بەلایەنەوە ئاسایی بوو ئەو زوڵمەشیان لێ بکرێت وەزڵمەکەش فتەیەکی زۆر بەردەوام بوو لە سەریان کەچی ئامادە نەبوون واز لە حیزبەکەیان بێن بۆ ئەوەیە کە حوبی شتێک چاوی کوێر کردو کە ئێمە باسی عشقەکەین زۆرینەی مێشمان بۆ لای مەسائلی ئافرەت و پیا و ئەڕوا وە زۆرینەش وهایە بەڵام عشقێکمان هەیە عشقی پارەیە جاری وایە ئینسان لەبەر پارە چاوی حیج نابینێ کوێرە بێ کەڕە بێ ئاگای لە خۆی نامێن جاری وایە نا عشق سوڵتە و سیادە و سیاست جاری وایە عشق نا کەسێکی دینیە کەسەکە تەواو خراپێ ئەو کەسە نابینێتەوە یعمی و یوسم کەڕ و کوێرە بێ لە ئاستی هەموو هەستەکانی لە دەست ئەدا ئێوە تەسەورەکەن کە ئیبن سینا ڕەحمەتی خۆی لێبێ کە باسی دای عشقەکات يعني يشك لشتكان كبسريات يغمى عليه ولا يفيق أبورته نقوي تشاو لدز بداية هل لا شل دز أدا أبورته يكون مردو تايتد نايته وهو شوية حتى محاولة كي نايته وهو شوية أفرمي جاري وهي إنسان سبحان الله لدروة راسته وخو عيب يشتك أبيني أو كسيك لنو إيشك يا أخوي عيبك نابيني زۆر کات کەسێکی ئەڵێ ماوەسا توخوا مشکلەیەکم هەیە بەس بتوا بینی خۆم و خۆ بێ جارێک بە بیرمە تەڵەبەیەک هاتووی کێشەیەکی هەبوو پێش ئەوەی تەڵەبەکە بگا وتبووی ڕقەمی ماوەسام بنێ چەند تەڵەبە تەلەفۆنیان بۆ کردن ماوەسا ئاگەو لێ بێ ئەوە ئاوایە ئەوە سفاتەکانیان ئەوت
هاتووی ماسە با کەس نەزانێ وەڵی من کوڕێکم خۆشەوە وتم چی کەس نەزانێ خۆ هەموو کولێکە زانیوێتی پێشتە 20 تەلەفۆنە بۆ هات کەوتیانەوە لەگەڵ فڵان کەسە پەیوەندی هەیە و بۆ شێوازە و ئەیە ڕۆماسەتمە ڕێی تا تەواو شتێک بەس لای خۆت پەنهانەگەنە لە عالەم هەمووی دەرکەوت بۆیە یعنی سبحان الله خۆی عیبەکانی خۆش ئیدراکاتی نامێنێ هەستەکانی لەدەست ئەدا زیرەکیەکەی لەدەست ئەدا زۆر کە نمونەی هەنەوە بۆ تەڵەبە بە کەڵەشێر ئەڵێم کەڵەشێر چەند وریا و زیتەڵ و زیرەکە خۆ ئاگاتان لێیە چی ئەکە کەی ئەتوانی بە ئاسانی بیگری ئەو کاتێک کە خەریکە ئەچێ بەسەر مریشکە تۆ بڕۆ چاوی نابی هەستیشی نییە ڕێک ئەیگری بە ئاسانی وەڵاهی ئەو کەسەی کە عشقی سوورەتەکان تەئسیری لێ ئەکا ئیتر لە ئاستێکە ئەژی ئاگای لە خۆی نییە ناتوانێت عیبەکانی خۆی بشارێتەوە یەکێ لە حکمەتەکانی خوا لە ئینسانەوەی ئینسان ئەتوانێت عیبەکانی خۆی بشارێتەوە بەس ئەو کەسە ناتوانێت عیبەکانی خۆی بشارێتەوە سبحان الله بە ئاشکرا عیبەکانی دەرەکەون لە دوورەوە ئەبینرێ بۆ هەستەکانی لەدەست ئەدا ئەو تەرکیزە بە قووەتەی نامێنێت کە بتوانێت کۆنتڕۆڵی شتەکانی بکە بۆیە عولەما فەرمویانە ئەو کەسەی کە داخل بە کوفر بوو دوای مسلمان بووتەوە ئەو کەسە باشترە لەو کەسێک کە تەنها بە مسلمانەتی هێناوێتی ژیانی بۆ چونکە ئەو کوفری بە باشی ناسیوە لەو سەریەوەیەتەوە بۆیە سێرەکەی فکرەی کوفر شەهەواتی کوفر هیچ تەئسیری لێ ناکە چونکە خۆی گەیشتوتە ئەو سەر و هاتوتەوە ڕەحمەتی خوا لە سيدنا عمر كوري خطاب برضا ورحمته خواه بسرية داء ببارئ كذلك من عائشة فرمي إذا ذكر عمر طاب المجلس هر أول دباسي إمام عمر كرا مجلس خوشبه أفرمي إنما تنتقض عرى الإسلام عروة إذا ولد في الإسلام من لا يعرف الجاهلية أفرمي كي قري إسلام هرهم يهلا وشيته وأكريته والله أو كاتيك خلقانك هرب مسلمان إلا دائك أبن قوري أبن نازانن گەورەی ئەم ئیسلامە چێ لەناو جاهلیەتە نەژیاون تا بزانن چەند مهمە ئیسلام ئەفەرمێ لەسەر دەستی ئەمانە ئیسلام مەفەوتی بۆیە ئێستا سەیرەکەی کەسێکی ئەوروپی کە ئیمان هێنێ بە ڕۆح و دڵ ئیمان هێنێ چونکە جاهلیەتی ناسی کافریەتی ناسیوە کەسە ئیماندارەکەی خۆشمان سەیرەکەی سستی ئەکە جارێک کەسێکی هاواری مسلمان بوو هەندێش بەلایەوە زۆر عجایب ئەی ماسا زۆر سەیرە بەلامەوە خەڵک هەموو ڕۆژێ بە ڕۆژوو نابێ باشە خۆ کەس زۆریان لێ ناکە بۆ بە ڕۆژوو نابن چۆ خۆی نێئێرا بە ڕۆژوو بێ بە هەزار هەلاکەت ڕەمەزانی ئەگرت ئەی باش چۆ خەڵک بۆ هەموو ڕۆژێ بە ڕۆژوو نابێ چونکە ئەو چێژی ڕۆژووبوونی ئەزانی ئەی سەیرە بەلامەوە باشە موسڵمانان شەوان لە ماڵەوە چۆن شەو نوێژ ناکەن یعنی بۆچی نایکەن بۆ حتا بەیانی خەریک نابن ئەو فرسەتە جوانیان هەیە چونکە ئەو لێ مەنعکرا بوو کە تازە مسلمان بوو نەی ئەزانی چۆن شەو نوێژەکانی جێبەجێکە عجایب و بەلایەوە کە خەڵکی مسلمان شەوێ بۆ خۆی بخەوێ تا بەیانی و خەبەری نەبێت عجایب و بەلایەوە لە بازار ڕایی زۆر سەیرە بەلایەوە بانگەیە خەڵک بەلای عەرەبانەکەی وەسەوە ناچێ بۆ نوێژەکەی کورم خواخوایەتی بەس مەجالێکی بێ بچێ بە مزگەوتە نوێژە بکە ئەی وەڵڵا جاری وا بۆ لێرە چوومەتە هەولێر بۆی نوێژە بکەم بە جەماعەت لە مزگەوتێک ئەی کەسی سەیرەکەم کابرا لە پەنای مزگەوتە عەرەبانەیەکی شڕەی پێیە بانگەیە حەی عەلە الصەلاح حەی عەلە الفەلاح ناڕۆ ئەوە هۆکارەکەی چییە ئەم جۆرە کە ئینسان عیبەکانی خۆی نابینێ یان لە داخڵی کاتێکەوە داخڵی حبێک ئەبێ ئیتر ئاگای لێ نامێنێ زۆر شت نابینێ هەست چێژ وەرناگرێ بۆیە زۆر کات معشوقەکان کە ئەگەن بە یەکتری عاشق و معشوقەکان چێژ لە یەکتری وەرناگرن هیچ لەزەت لە یەکتر ناکە یەک دنیا مەشاکیلیان بۆ دروستەوە چونکە لەزەت لە یەکتر ناکە ئەفەرمێ حواسی ظاهرەکان ئینسان لەدەست ئەدا هەندێک جار لاشەی نەخۆش ئەکەوێ بەهۆی عیشقەوە هەندێک جار دا ئەرزێ بەهۆی عیشقەوە هەندێک جار ئەسەن تەلەفە بێ ئەمرێ ئۆ چەند خەبەر و چەند داستان هەیە لەسەر ئەوەی کە کەسێک عاشق بوو مرد جارێکیان ابن عباس ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە عەرەفاتە بوو گەنجێکیان هێنا سێری کرد وشک بووەتەوە پێست و ئێسقانی ماوە فەرمووی ئەمە بۆچی وای لێ هاتەوە وتیان وەڵڵاهی ئەمە بهی العشق بۆ خۆی عاشق بوو ئەوە حاڵی ئەو هەیە ئینجا ابن عباس دەستی بەرز کرد وتی خۆی پەنا ئەگرم بە تۆ بە عشق لە عشق پەنا ئەگرم بە تۆ لە داوی عشق
الله فەرمێ هەتا وەکو ئێوارە و ڕۆژە لە عەرەفاتە هەر هاوارێک کرد خۆی پەناگرم بە تۆ لە نەخۆشی عیشق. هەشتەم دانە ئەفەرمێ زانای پایبەرز ئیمامی ئیبن القەیم ئەفەرمێ کەسێک کە تووشی عیشقە بێت زیادە ڕەوی لە خۆشەویستیە ئەکا هەتا وای لێ معشوقەکە بەسەر دڵیا زاڵە بێ ئیتر خەیاڵی هەموو کاتێ ئەویتیایە زمانی ئەوی لەسەر زمانە فکری هەمیشە لەوەیە قەت لە ذهن و خاطری حتا خەوەکان هەموو بەهۆ بەوە ئەبینێ. ئەفەرمێ سبحان الله هەموو ئەو قووەتە حەیوانی و نەفسانی کە لە ئینسانە هەیە هەر هەمووی قووەتە عەقڵیەکەی ئینسان ئەفەوتێنێ. دەی ئەنواع جۆری ئافات لە دڵ و ڕۆحی ئەم ئینسانە دروست ئەبێ کە زۆر زەحمەتە دەوا کرێ و عیلاج کرێ و زۆرێک لە صفات و کردەوەکانی خۆی لە دەست ئەدا مەبەستەکان و ئامانجەکانی لە ژیانە ناپێکێ هەمووی تێکەچێ بەسەر یەکە. ئینجا زۆر کاتی ژوای لێ کە عیلاج بۆ ئەم کەسە دەست ناکرد. لەوە ئەچێ سەرەتای ئەم عیشقەکە باسی ئەکەم سەهل بێ ناوەڕاستەکەشی بریتی بێ لە هەموو غەم و مەشغوڵی قەلب ئەخیرەکەشی بریتی بێ لە کوشتن و لە نەمان. ئەگەر عنایەتی خوا فریای کەسێک نەکەوێ لە دای عیشق زۆر بە زەحمەت دەرێت. بۆیە خوا جەل جەلالوه لە قورئانەکە باسی زیناکە ئەفەرمێ وەلا تەقرەبوا الزینا نزیک مەکەونەوە بەخوا بۆ عیشقش ئاوایە نزیک مەکەوەرەوە چونکە سەرەتاکەی کۆنتڕۆڵکردنی خۆتی تایە طەبیعیە بەلاتەوە بەڵام کاتێ زەمن بەسەریا ڕۆژ وردەوردە ئیتر تۆ زۆر شت لە دەست ئەدەی هەموو غەمێکی زۆر گەورە داگیرتەکە. تەسەوورەکەن کە کەسی عاشق بۆ حەزەکە زۆر بخەوێ تەنها بۆ ئەوەی خەو بە معشوقەکەەوە ببین حتا حەزەکە زۆر بخەوێ هەتا وەکو معشوقەکەی ببین. کەسی عاشق بۆ نان ناخوات تەسەوورەکەن قەلەقی لە ئینسانە نانی ئینسان کەمەکاتەوە تەسەوورەکەن قەلەقی لە ئینسان تووشی وەسواسی ئەکات تووشی کەم خەوی ئەکات تووشی ئەنواع جۆری نەخۆشی بەهۆی قەلەقیەوە دروستە. جا کێ هەیە بە قەدەری عاشق قەلەق بێت و ژیانی تاڵ بێت؟ ئەمە هەشت زەرەری زۆر گەورە بوون کە زانای پایەبەرز باسی کرد لە بابەتی عیشق. ئێمە ئاینی پیرۆزی ئیسلام خۆشەویستی حەڵاڵی بۆ ئێمە داناوە و ڕێگەی حەڵاڵیشی بۆ ئێمە داناوە بەڵام ئینسان کە ئەچێتە سەر ئەم بابەتەی تر کە تووشی عیشقە بێ یەک کۆمەڵ ئەزراری گەورە ڕووی تێ ئەکا و زۆرێک لە فەوائیدی ئینسانیەتی خۆی لە دەست ئەدا. ئینسان خۆی گەورە زۆر بە گەورە و عەزیم دروستی کرد. وەڵای ئێستا ئێمە سەیری نێرومێ ئەکەین سێرەکەین پیا و عەقڵی زۆر کارایە ئافرەتیش عەتفی زۆر کارایە. طبعاً بە عەتف و بە عەقڵ بە هەردووکیانە ماڵ دروسە بێ خۆی گەورە بۆیە تەوزیعی کردووە. یعنی بیرکەرەوە ئەگەر مناڵێک 5-6 جار بگریە ئەوانە ئەو باوکە هەر مێشکی تەحمل ناکە لەوەچێ مناڵەکە بەرزکەوە بیکوتێەوە عەرزە تەحمل نامێنێ. ئەی ئافرەتەکە ئەگەری ئەم ژەڵێ وەی گیان کوڕی گیانی چی مێشکمان کەوت باشە بەلای ئەوە ئەو ئاوازە خۆشترین ئاواز بەڵام لای پیاوەکە زۆر زەحمەت. یان جاری وا هەیە کە عەقڵ کار ئەکا سەرەکەی پیاوەکە لە ئیشێکە لە ماڵەوە هەرچی خێزانەکەی هاوە ئەو شتە با بکردن بۆ مناڵەکەمان پیاوەکە قبوڵ ناکە چونکە عەقڵ کارایە لەوێ عەتف کارا نییە. ئەم دوانە هەردووکیان متەکاملی کاری ماڵ و لەم نێوانەشا خوا جەل جەلالوه مەحەبەت و ڕەحمەتی داناوە ئەو خۆشەویستەی کە خوا دایناوە بە حەڵاڵ زۆر گەورەیە. خۆ هەر یەکێک لە ئێمە لە کاتێکە عاشقەکان ئەبینین یان خۆمان عاشقە بین ئەزان زۆر سوودی لێ وەرەگرین بۆ بابەتی دینداریمە. یعنی تۆ ئەبینی جارێک ئەبینی کەسێکەوە عاشق بووە هەتا بەیانی خەوی لێ ناکەوێت باشە ئەگەر من لەگەڵ خۆیان ڕازگۆ بوومایە ئایا منیش وەها نەبوو ئەم توانی بخەوم بۆ ئیسراحەتە دیارە خەرێک لە خۆشەویستی منە هەیە بەرامبەر بەخوا جەل جەلالوه. ئایا کەسێک کە عاشق ئەبێ و نەخۆشەکەیە ئەی باشە ئێمە لەبەر خاتی خوا و لەبەر خوێندنەوەی قورئان هەندێک جار ئاەتی ئەوەندە کاریگەری لێکردین کەوا نەخۆشمان بخە. ئەزانن پیاوە گەورەکانی پێشینە زۆرێکن ئەوانەی کە حیاتیان ئەخوێنیتەوە لە بەردەم ئاەتێکە وەفاتیان کرد
ئەوەی ئاەتێکی قورئانی پیرۆز ئەوەندەی کاریگەری لەسەر دانان وەفاتیان کرد نەخۆش کەوتن ئەفەرمێ جاری وا هەبوو ئاەتێکیان ئەخوێندەوە نەخۆشە کەوتن چەند ڕۆژێک خەڵک ئەچوو بۆ سەردانیان چکە نەخۆش بوو بۆ چکە ڕۆحیان لەگەڵ خوایە ئەژیە ئەیانزانی چه محەبەتێکی گەور لە ناخ و دڵیانە ئێمە خۆشەویستیمان بۆ پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم شتێک لە ناخی ئینسانە هەیە عەزیزانم بریتە لە مەسائلی خۆشەویستی ئەبێت و خۆشەویستیت هەبێ ئەبێت و خۆشەویستەکەت بڵێ بۆیە سێرەکەی کەسێک کە ئەگەر پڕی نەکاتەوە بۆ خۆشەویستی خۆ و پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بەشتی بچووکەوە پڕە بێتەوە جاری وایە بە خۆشەویستی مناڵێکیەوە اینجا خوا عقوبە ئەدا بۆ مناڵی ئافرەتێ بە پیاوەکەی بە ئافرەتەکەی یان عشقێکی بەرەڵڵا کە سێر ئەەکەی لە نێوان کوڕ و کچێکە دروستە بێ هەمیشەش لەو نێوانەیەکیان زوڵم لەوی تریانەکە قەت نەبوو هەردووکیان سەلامت دەرچن بۆیە زۆرینەی کات لە مەسائلی عشقا سبحان الله لایەک عاشقە بێ وەکو ئیمام ابن حەزم ئەفەرمێ لایەکیان عاشقە بێ لاکەی تری گوێ ناداتێ بۆیە زۆرینەی کات دڵەکە تیرەکەی لێ دراوە چکە ئەم دڵەکەی داوەتی ئەوش تیری لێدا سەرەتای عشق بەوە دەست پێ ئەکا ئەی کۆتاکەی بەچی ئەی جیابوونەوەکەی چ گریانێ بە دوای خۆی ئەیە نەوچە هاوار و ناڵەیەک ئێوە گوێتان لە گۆرانی کوردی گرتووە هەمووی باسی عشق و بە یەکگەیشتن بە ناڕەحەتی و دزەکردن بۆ بە یەکتر گەیشتن و دوایش تۆران و لە یەکبوون و دوورکەوتنەوە و ئازار چێشتن لەو پێناوە گۆرانێک سێرەکەی 50 جەتیاڵێ مەڕۆ بۆچی چکە ڕۆشت تازە عشقەکەی ڕۆشت باشە یەکێکی تریان ئای غەریبم وەی غەریبم ملیۆنە جار غەریبم هەر غەریب بوو فەقیرە باشە ئەی سبحان الله بەخوا یانی من زۆر کات گوێ ئەگرم ئەوە لە گۆرانی کوردی بە زەیمێتەوە بە میلەتی کووردە یان گوێ لە ئەو شعرانە ئەگرم کە لە عەرەبیە لە عشقا نووسراون سێرەکەم دانەیەکیان نییە باسی جەماڵی عشقەکە هەمووی باسی ئازاری عشقەکە حتا ئێستا ئێوە گۆرانێکتان بینیەوە بڵێ ماشەڵڵا عشق زۆر خۆش بوو هەمووی ئەڵێ وەڵا ناڕەحەت بوو باشە دەی ئێمە هەمومان ئەمە ئەزانین کە بوو هەموو عوقەلاکۆ کەرەوە ئەم حاڵەتە ئەزانن دەی باشە هەمومان کە ئەم حاڵەتە ئەزانین ئەی نابێ خۆمان بپارێزین ئەی نابێ پەیوەندیکەین بەخوا دای عشقزگارمان بێ هەر یەکێک لە ئێمە پێویستی بەوەیە غەریزەی دڵی خۆی پڕکاتەوە ئەگەر ئەم غەریزەیەت بینی خۆت و خوا بە خۆشەویستی خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بە خۆشەویستی دینەکەی خوا پڕ کردەوە لە زۆر شت نەجاتە ئەبێ ئەگەر بەمە پڕت نەکردەوە بە نەخۆشی عشق تاقی ئەکرێتەوە ئەو کاتە زۆر بە ئەستەم و زەحمەت دەی دەرەچی کۆتا قسم لە خزمەتانە لەسەر عشق کە ئیمام ابن القەیم ئەفەرمێ بەخوا ئەو کەسەی کە تووشی عشقە بێ وەکو کەسێک وایە کە خۆی بەدەستی خۆی عقوبەی خۆی بدە عەرەب شتێکیان وتویانە دەست سووتە بەڵام دەمت فوی کرد ئەگەر هەندێک پشکۆ لەسەر دەستە گەشتکەیتەوە فوی خۆت فوی لێ ئەکا بەڵام دەستی خۆت ئەسووتێ عشقیش بەو شێوازەیە دڵی خۆت هاواری ئەم عشقە ئەکا بەڵام لە بەرامبەرە دەست و لاشەی خۆت ئەڕزێنە و ئەسووتێن خوای گیان ئێمەی گوناهبار ئەمڕۆ لەبەر خاتری تۆ لەم دەرسا کۆبووینەوە بۆ ئەوەی کەلیماتێ بەرزکەینەوە بۆ تۆ یا ئیلاهی کەلیماتێک کە لای تۆ قبول بێ و لێمان قبولکەی خوای گیان ئێمە بە دڵی خۆمان هاتوێنتە ناو دەرسێکەوە کە دەرسی ئاسایشی ڕۆحە ئەمانوێ بە دوای ئاسایشی ڕۆحە وێڵ بین دەیا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت ئاسایش بۆ ناخ و دڵ و دەروون و ڕۆحمان بنێرە خوای ئاسایش بۆ ماڵەکانمان بنێرە بۆ نیشتیمانمان بنێرە بۆ وڵاتمان بنێرە بۆ ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بنێرە خوای گیان ئێمە لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە گوناهێ بە ئاشکرا ئەکردومانە داوای عەفو لێ ئەکەین گوناهێ بە پەنهان کردومانە خوایە داوای عەفوت لێ ئەکەین گوناهێ نەمانزانیوە کردومانە خوایە لێمان ببورە گوناهێ زانیومانەوە کردومانە خوایە لێمان ببورە یا ڕەبی خوای گیان
داوال لي أكين بناوي جواند وصفتي برزة باسم عظمت رحمته كرم بزي خود بسرمان أببارن يا ربي خويا لقناهي دايكو باك من ببورة لقناهي خزم كسوكار من ببورة لقناهي ما وصاو قتابيان من ببورة هركز ما فيكي لسلمان لقناهي ببورة يا ربي خويا لد أبارين ولد الألين لقناهي قنجاني أمتي في غنبر إخوة صلى الله عليه وآله وسلم ببورة يا ربي خويا جان داوال لي أكين هرچی چاکەیەک هەیە لەم دنیا پێمان عطاکە هەرچی خراپەیەک هەیە پەنامان بدە یا رب العالمین خۆیان تۆ خۆت دڵمان ڕاکێشە بۆ لای خۆت نێوچەوانمان بگرە بۆ خەیر بمان بە بەرەو لای خۆت یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خۆیان داوال لي أكين بقوري خۆت بە لطفی خۆت ئەو ڕۆژەی بە لیقای تۆ شادەبینەوە یا ئیلاهی لەو کەسانمان مەگەڕەکە سەریان نزم ئەکەن و نەوی ئەکەن لە بەردەم تۆ یا رب العالمین سرمان برسك لبردم خوتا يا أكرم الأكرمين خوايا خود أزاني أجرشي جناه من زور به أجرشي عيب من زور به تو خود أزاني ضل من بر لخوش ويسيتو يا رب العالمين تو جوري خود هلا كم وكري بسر ما نتيبري وعفو منك بمن بخش يا رب العالمين بزي بسر ما نبارنا يا أكرم الأكرمين لمن مجرى يا أكرم الأكرمين جناه كان من بوجور بتشاك يا أكرم الأكرمين خوايا بخوايا ما هرهم من أمانة كسانك بين كعاشقي تو بين لقلتو يا بجين ضلمن بربي لمحبتي تو خوايا كرتوك عليك من لمحبتي تو يا هيبو من بركر ويا رب العالمين ضلمن بركر لمحبتي خوت يا أكرم الأكرمين يا ربي خوايا جان لد أبارين ولد ألالين أم كلماتاني كوت من هم من لقبولك يا رب العالمين أو برزاني جوان لقرتين خوايا هم ين لقبولك يا أكرم الأكرمين خوايا بنوري أم كتاب كلماتان ابن القيم رضا رحمتي خوايا اللي بهموما لساحي محشرة بسري برزوا يا إلهي عفوك وحشرك يا رب العالمين خوايا لما نجي مولودك وتاي ما نجي مولودا أمانة الصلاة والسلام هلب زيانا بودي دائري بيغمر كان صلى الله عليه وآله وسلم بنيرين وألين خوايا بأندازي دنكي هنا ركاني هلب زا پروردگارا بأندازي قلاي وريوي أمصال بأندازي نمي باراني أمصال پروردگارا بأندازي هناسي مخلوقاتت بأندازي قرصاي عرشت بأندازي كلمات خوت يا إلهي پروردگارا داوال لي أكين بأندازي همو أويك إيما أيزانين ونايزانين يا رب العالمين بأندازي قوري علمت صلاة والسلام ودي داري بيغمبري خواه صلى الله عليه وآله وسلم أنيرين خواه صلاة والسلام إيمي بيبقينا صلاة إيمي هرهم بيبقينا يك نأما لخزمتي أبينا يا رب العالمين يا ربي خواه جان داوال لي أكين بقوري خوت برحمي خوت ببزي خوت همو أم كلمات أم دعانا من لقبولك آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا